لارەکانی هەفتەی دووەمی خولی نایەبی عێراق بۆ ئاستی لاوان لەسەر یاریگای فرانسۆ هەریری هەولێر میوانداری کارەبای کرد. لانیوە یەکەم لە سەرەتاوە لاوان ینی هەولێر کۆنتڕۆڵی تۆپی کرد. زۆرترین دەرفەتی بۆ گۆڵ تۆمارکردن بۆ هەڵکەوت، بەڵام گۆڵ تۆمارکردن دواکەوت بۆ خولەکی 32 کاتێک عەبدولقادر ئەیوب گۆڵ یەکەمی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لانیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک عەبدولقادر ئەیوب گۆڵی دووەمیشی بۆ هەولێر زیاد کرد. لە خولەکی 57 عەبدولقادر جارێکی تر گەڕایەوە و گۆڵی سێمی بۆیانەکەی و هاتنیکی خەو لە یاریەکە تۆمار کرد. کارەبا لە کاردانەوەی بۆ گۆڵەکانی لاوانی هەولێر 2 تۆپی لە ستوندا، بەڵام بە گۆڵ نەگەیشت. هەولێر دەرفەتی زیادکردنی ئەنجامەکەشی هەبوو، بەڵام یاریەکە بە 3 گۆڵی بێوەڵام بە سوودی لاوانی هەولێر بە کۆتا هات. سەرەتا سوپاس بخوا یەکەم یاریمە لە نەجەف توانیمان بێ خاڵ بینەوە ئەوش دەبایە بینەوە، بەڵام لە دووەم یاری ئەو شتانێکم دەڕب داوا کرد لە خۆی بەزیادی هەمومان تەقدیم کرد. زۆر دڵخۆشم کە توانیم یانەکەم توانیم یعنی 3 گۆڵ بکەم سەرکەوتین و 3 خاڵەکەش بێدەست بینین. الحەمدولله. ماوەی ئامادەکاریمان ئەو ماوەیە نەبوو کە پێویست بوو بۆ ئامادەکردنی تیپ، نەمانتوانی کەمپی مەشق ئەنجام بدەین و یاری فەرمی باش بکەین. وەک ئەم یاریە ڕاستە 3 بۆ 4 مانگ دەبێت تیپەکەمان کۆ کردوێتەوە، بەڵام میشکردن لەسەر تیپەکە و پلاندانان و کارە قورسەکان تەنها 3 هەفتە دەبێت دەستمان پێ کردووە. ئەمە ڕای خۆمە، پێم وایە بەشێک لە یارزانەکانی هەولێر تەمەنیان گەورەیە وەک ژمارە دەیەکە کاپتنەکە و ژمارە دووەکە لە بەرگری و 5ەکەش. بەمەنجامە لاوان یانی هەولێر بە یەکسانیەک و سەرکەوتنیەک بووە خاوەنی 4 خاڵ. کارە باش لە هەردوو یاریەکەی تووشی شکست هاتووە و با 2 یاری 9 گۆڵی لەسەر تۆمار کراوە. لاوانی هەولێر یاری داهاتووی لەگەڵ نەفتی میسان لە ڕۆژی هەینی لە پارێزگای عیمارە دەبێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.